دەیان یاریزانی هونەری بەرگری کیۆکۆشین کە جۆرێکە لە هونەری بەرگری کاراتێ لێرەدا کۆبوونەتەوە بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی کاتای کیۆکۆشین لە شاری سلێمانیدا. لێرەدا هەفتا یاریزان کە تەمەنیان لە نێوان 6 بۆ 7 ساڵە بەشداریان کردووە لە پاڵەوانەتی کاتا کە بریتیە لە نمایشی جوڵە و تەکنیکەکانی هونەری بەرگری کیۆکۆشین. ئەمڕۆ دەستمان کردووە بم پاڵەوانێتێ بۆ خوارد تەمەنی 18 ساڵ لە کسان و کوڕان بەشدارن بتوڵەی کاتایە. یەکەم جارە لە هەرێمی کوردستان ئەم بتوڵەی کاتایە بە تایبەت بۆ مناڵان ئەنجام دەدرێت. لە مناڵەکان پاڵەوانی ئاسیایتیایە، پاڵەوانی کوردستانی تایە و هەندێکیشان تازن هاتوونەتە ناو یەکەم جاریانە دێنە ئەم بتوڵەیەوە. بەشێک لەوانەی لێرەدا دەردەکەون و بەشداری لە پاڵەوانێتێکەدا دەکەن پێشتر لەسەر ئاستی دەروی وڵاتیش بەشداریان کردووە و لە پاڵەوانێتی ئاسیادا پلەی یەکەمیان بەدەستهێناوە. بەشداری کیۆکۆشین کاراتیم کرۆ 12 ساڵە کە لەم یاریەم و لە مناڵیەوە کە حەز و خولیام ئەم یاریە بووە تا ئێستا بەردەوامیم بوو. ساڵی 2019 بەشداری بتوڵەی ئاسیاییم کرد کە توانیم پلەی یەکەم بەدەست بێنم و بەشداری بتوڵەی ناوخۆیش و لەسەر ئاستی عێراقیش کردووە کە بەرامبەرەکەم یاریزان کرد بۆ هەر توانیمە پلەیەکی یەکەم بەدەست بێنم لەم یاریە. ئەوەی فەرقەکە ستایلی یاریەکە شەڕکردنەکە پێڵە کۆمیتە لەگەڵ کاتاش حرەکەی ئەو حرەکانی کە ئێستایەکەین کاتەکانیش ئێستا لێرە بوتوڵەی پاڵەوانێتی ناوخۆیی سلێمانی ئەکرێم. شکور بەخوا یەکەم بەدەستێنن لە یەکەم یاریان. هونەری بەرگری کیۆکۆشین کە جۆرێکە لە هونەری بەرگری کاراتێ لە 120 وڵاتدا ئەنجام دەدرێت و 4 ساڵ جارێکیش پاڵەوانێتی جیهانی کیۆکۆشین لە وڵاتی ژاپۆندا بەڕێوە دەچێت. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی.